سەرۆک بایدن سوپاسیا خەڵکی ئێرلاند کرد ji بۆ پێشوازیە وانیا گەرم. کوردên Sûriya bi hîvîna encamên hilbijartinên Tirkiya bandora baş li ser rewşa herêma wan hebe. û li meha Remezanê li Herêma Kurdistana Iraqê bihayê kelûpelan û bi taybetî goştî bilind dibe. دم باش بخير هاتن برنامه كورت كونكشن جدنگی امریکا لواشنطن. سرک جو بایدن سپاسیا خلک ایرلند داکر جبو پیشوازی وانیا گرم لوی کری لدمی سردانا باجار دوندالک یه با پیرین خوا دوهی چارشنبه. گرسین خلکی بریزان لسرجادان دگل بارینا باران جبو پیشوازی بایدن راوستیابون وی صلاف لچند کسان کر بری سردانا خوارنگه که نیزیگ بکا. مایکل مارتن جگری سرک وزیر پیشوازی لبایدن کرد. سروکی امریکا بحثی پیوندین جواک کان کرو گوت خزمو کسین خوا او دی وگرا. با پیر باب بایدن جیمز وینیگان لباجار دوندالک هاتبو دنیای. صباحی اینی بایدن دی هنک سوکارین خوین دی لباجار مایو لروش آوای ایرلندا ببینا. دوهی او لایرلندا باکور دیگل سروک وزیر بریتانی راشی سوناک جویابو بری سردانا کمارا ایرلند بکا جبو جوینان دیگل کار بدستانو کسوکارین خوژی. دونالد ترامپ سروکی بری امریکا شویدی لباجار نیویورکی بو بری کو ایروپی شامبویلی پیش دادواره که یعنی دادواره که گشتیا دادگاه نیویورکی لتینی تا جیمز جبو دوزکا سیویل آماده با. ترامپ ها دیتن دماکتی ناف ترامپ تاور لدمی کو او آواهید روشک او لحیا تن دابو لدوراوی هاتبو دانان دادورا گشتی ترامپ خواستیا جبو کو گوتنین وی دوی دوزا سیویل دا تومار بکا وی دوزگرا گشتی لمحانه ایلونا پارو پشتی 3 سالن لی کولینان دوز لدیجی ترامپ 3 زاروکین وی رخستیا ترامپ و چند کسین دیجی وکریا او دوزا 205 میلیون دلاری پیوندی هیا به پلانکی کو 10 سالن وکی شایع جبو دستکاری دپیتر جه 200 خرجین دراوی و سامان ترامپ دا به مبستا به دست خستنا مرجن باشتر جالی بانکان و ترامپ یه کماری او دوزا دادور لتیت یا جیمز وکا نیچیرا سحربازی حزبی بنافکریا. و سازین آسایشان اجتماعی امریکا دگل در انجام دزین و اشکره کرنا دهان بلگنامه نهینی دا راستی بلاو آلوزیان دبن. یک جوان آلوزیان کاریگری لسر هاف پارک کرنا زانیارین هستیار دناف سازین جدا جدا حکمت امریکی دیا و پیوندیان دگل ولاتین دیجی. پنتاگون دوی هفته دا راگهاندی که وزارت داده نهالی کلینا که تاوانکاری انجام داده لسر بلگنامه دزپیکری و که او بلگنامه لسر انترنتی بلاف کرینا. وەزیری بەرگری ئەمریکا بۆ یەکەم جار باز لە دزەکردنی ئەو بەڵگەنامە پۆڵێن کراوانە دەکا کە پێنتاگۆنی هەژاندووە و زانیاریە نەهێنیەکانی سەربازی ئەمریکایی بۆ جیهان ئاشکرا کردووە. بەردەوام دەبین لە گرتنەبەری هەموو ڕۆشنێ تاکو سەرچاوی ئەم کارە و ڕادە و ئاستی بڵاوبوونەوەکەی دەدۆزینەوە. بەڵگەنامە نەهێنیەکان چەند هەفتەیەک لەمەوبەر لە تۆڕەکانی ئینترنێتدا بڵاو کراونەتەوە بەڵام وستن دەڵێ ئەو پێنجشەمەی ڕابردوو لەسەر دزە پێکردنەکە ئاگادار کراوەتەوە. بەڵگەنامەکان لە شوێنێکدا لە ناو ماڵپەردا بوون لەکوێ و کێ دەستی پێڕاگەیشتووە نایزانین هەر بەم سادە و ساکاریە لەسەر ئەم خاڵە زانیاریمان نییە. ئەو بەڵگە نەهێنیانەی کە هەندێکیان لە تویتر و تەلەگرام و ئەپەکانی تری تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراونەتەوە دەیان بەڵگەی نەهێنی لەسەر سەدان بەرپرسی باڵای بەشدا لە شەڕی ئۆکرانیا لەخۆ دەگرێ. بەڵگەکان نیگەرانی ڕاستەقینە لە ناو پێنتاگۆن سەبارەت بە پێشکەوتنی شەڕ لە ئۆکرانیا ئاشکرا دەکا. ڕۆژنامەی واشنگتن پۆست لە راپۆرتێکدا یەکێک لەو بەڵگانەی بڵاو کردووەتەوە کە هەڵسەنگاندنێکە سەبارەت بە هێرشی بەرپرشدەرەوەی ئۆکرانیا دژ بە رووسیا کە دەستکەوتێکی ئۆتۆ و بەرچاوی نەبووە. وەزیری بەرگری ئەمریکا گرنگیەکانی ئەو بەڵگەنامەیە بە هێند وەرناگرێت.
دڵنیام لەوەی کە ئەوانە و کارە دەکەن کە سەرکردە باش و گەورەکان دەیکەن و شەڕی دوژمن دەکەن و بە هیچ پلانێکی دیاریکرا و نابزوێنرێن. هەروەها بەڵگەنامە دزە پێکراوەکان ئەوە پیشان دەدەن کە هێزەکانی رووسیا لاواز بوون. راپۆرتێکی نوێ باز لەوە دەکا کە یەکێک لە نزیکترین هاوپەیمانەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە نەهێنی پلانی هەبووە بۆ یارمەتی شەڕی رووسیا لە ئوکرانیا. واشنگتن پۆزی یەکێک لەو بەڵگانەی دەستکەوتووە کە ئاماژە بەوە دەکا میسر کە ساڵانە ملیارێک دۆلار یارمەتی ئەمریکا وەردەگرێ بە نەهێنی پلانی داناوە بۆ دابینکردنی چەک بۆ رووسیا. بە پێی ئەو بەڵگەیەی واشنگتن پۆست بڵاوی کردووەتەوە، سەرۆکی میسر عەبدولفەتاح سیسی بەرپرسانی باڵای سەربازی خۆی ڕاستپاردووە کە پلانەکە بە نەهێنی بەهێڵنەوە بۆ ئەوەی لەگەڵ ڕۆژاوا ڕوبەڕووی کێشە نەبنەوە. راپۆرتەکەی واشنگتن پۆست سەبارەت بەم پرسە لە کاتێکدا یەکە میدیاکانی سربەدەوڵەتی میسر لە زاری بەرپرسێکی فەرمی حکوومەتەوە ئەو دەنگۆیە ڕەت دەکەنەوە. کۆشکی سپی پشڕاز یان ڕەتی ناکاتەوە کە ئەمریکا زانیاری هەواڵگری کۆ کردووەتەوە کە میسر پلانی داناوە بۆ پڕچەکردنی رووسیەکان. تەنها دەڵێن ئەو کارە هەرگیز لە ڕاستیدا ڕووی نەداوە. بۆ تێری مۆران، بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتن. دەنگی ئەمریکا، سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. لدەمێک و تورکیا کەتی داوا بلند بوونا بۆ هایان لە مەها ڕەمەزانی خوارن و پێداویستیین ڕۆژانە و پێداویستیین ڕۆژانە دگەهنە خەڵکی کێم دەرابەت بە تایبەتیژی لە دەمێ ئفتارێ لە گۆڕە هەندێک شارەزایان هەڵاوسان یان گرانی نەها گەفە هەری مەزنە لە پێش هەوڵە سەرۆک ڕەجەب تەیب ئەردۆغان هەتاکو جارێکە دی وەرە هەڵبژارتن پامرێ دەنگی ئەمریکا لە ئەستانبوڵێ ئەف راپۆرت هەناردیە. لە کادیکۆی کە ناوچێکی چینی مامناوەندە لە ئەستەمبول خەڵق بە ئارامەوە بۆ ژەمی بەربانگ ڕیز دەبن. زۆرێکیان پتر لە یەک کاتژمێرە بۆ وەرگرتنی ساندویچ و بڕێک شۆربە چاوەڕوان دەکەن. ئەم پیاوە دەڵێت ئەوە نیشانەی کاتێکی سەختە ڕوبەڕووی هاوڵاتیانی تورکی دەبێتەوە. تۆ پێ دوایە بۆچی هەموو ئەو کەسانە وا لێرە چاوەڕوانیەکەن بۆ ئەوەی ژەمە خۆراکێکی بچوو وەرگن. مەخابن هەموو شتێ زۆر گرانە، کرێ باری ئابووری زۆر خراپە، خەڵک ماندووە. شارەوانی ئەستەمبولی ژێردەسەڵاتی ئۆپۆزیسیۆن خۆراکی خۆرایی دابین دەکات. لە سەر تاپای وڵاتدا شارە گەورەکانی لە ژێر کۆنتترۆلی ئۆپۆزیسیۆندان هەمان شت دەکەن. هاوکاتی هەروادێت و نزیکبوونەوەی هەڵبژاردنەکان لە تورکیا ئەوەی بڕیارە لە مانگی 5 ئەنجام بدرێت. ئەندامانی ئۆپۆزیسیۆن داوای سەرنج خستنە سەر ڕێژەی بەرزی گرانی دەکەن ئەوەی لە ئێستادا پتر لە 55. ئەوان سەرزەنشتی سەرۆک ڕەجەب تەیب ئەردوغان دەکەن بۆ سیاسەتی نائاساییەکەی زیادکردنی ڕێژەی قازانج لە بری کەمکردنەوەیان بۆ کۆنتترۆلکردنی هەڵاوسانی دارایی. ئەوە کارەساتە ڕاپرسی لە دوای ڕاپرسی دەبینین لە 80 بەشداربووان گازندە لە ڕۆژی ئابووری دەکەن. لە 80 پیان وایە لە ماوەی 12 مانگی ڕابردوودا شتەکان خراپتر بوون. لە بازارێکی شارەکەدا جوتیارانی نێوخۆ هەوڵی فرۆشتنی بەرهەمەکانیان دەدەن. زۆرێکیان گازندەی نەبوونی کریاران دەکەن و دەڵێن ئەوان هەوڵ و تەقەلە بۆ مانەوە دەدەن. Geçen sene oranda %100 artış var, daha fazla. بە بەراورد بە ساڵی ڕابردوو زیادبوونێک لە نرخەکاندا بە ڕێژەی لە 100% بگرە زیاتریش هەیە، بە تایبەت لە نرخەکانی ئالیکی ئاژەڵ. یەکێک لە مەزنترین دەستکەوتەکانی ئەردوغان ساڵانێکی بێپێشینە شێوازی گەشەی ئابووری بوو، بە وەشچینێکی مامناوەندی بەهێزی ئاینی دروست کرد. قەیرانی ئابووری وە هەموو بەشەکان دەگرێتەوە، هەموو ناسنامەکان هەر بۆیە کاریگەری جەمسەرگەری هەتا دێت کەم دەبێتەوە. لە بەرەوەی نەجید پارێزان و سیکۆلارەکان و هەروەها هەموو ئەوانەی دیکە کاریگەری هەڵاوسان و قەیرانی ئابووریان هەتا ڕادەیەک بە یەکسانی لەسەرە.
ئەردوگان ئێستا هەوڵ دەدات کارنامەکەی بگۆڕێت. ئەردوگان گوتی وەگەرخستنی یەکەم کەشتی فڕۆکە هەڵگری تورکیا ڕۆژی دووشەمە ئەوەی دووپات کردەوە کە ئەو وڵاتەکەی کردوتە هێزێکی هەرێمی. ئەمەش هەوڵێکە بۆ دڵنیاکردنی بنکەی دەنگدەرانی نەتەوە پەرستی ئاینی. ئەنجامی هەڵبژاردنەکانی مانگی داهاتوو ئەوە دەردەخات کە ئاخۆ دەنگدەران هێشتا هەر دڵسۆزی ئەردوگانن یان نا. بۆ دۆڕین جۆنز سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان دێ سبەهی سەردانە ئامادەی بکە. ئیرۆ پامێرە دەنگی ئەمریکا خەلیجان فارقین لە ئامادەی باوریە چەند وڵاتیان وەرگرتیە لەسەر وێ سەردانی. سەرۆکۆماری تورکیای ئەردۆغان ڕۆژە ئینێتێ ئامادێ لەوێدەرا هەرحەڵدەی میتینگێکیژی چێکە تو دەبێ سەرێدەرا مەسەلە دوو بەیاننامە خۆ دا هەنکی سۆزا داژ بۆ هەڵبژاردنێ دەبێ ئێژبووی دیار بەکرد چ سۆزە بدات چ هێوی سۆزا چ بەدازی ئەم بووی ئینا ناخن ینی ژمرە هەمێ زوڵم کردیا حەقەرەت کردیا دۆر دەستمە تشتێ نەدیە ینی چ بێژە هەوایە ینی ما تشتي أو كناكر يعني حياة بالغي وننصرها يعني ملات بريشانة يعني تدبي دي بس سركم مروره البجارتن ان والله استخمن ناخم يعني ان شاء الله داقش بها يعني في خلقي ارتخ الى الاخر يعني تخبقني عندو انت كل شيء بيجي تشي والله تشكيش نابش نمناش باليش لا والله ناش باليش باش ما تشيشن باليه ولا اساسنا اخبار تجيبوا اما مذاكر اخبار تبرس هر شبوها كري زور يعني جابه ما كيستير اصلا از اخبار تجيبوا تا چند جرا يعني شبره دات دي الا 20 سال اي ده هبي انا ما جا اخبارتي يا اخبارتي باش اخبارتي يعني فقيره را تشكيناكا فقیر کشی یعنی ارتد مانه معاش متونه تشکی متونه و چاقی بزاس میرم 55 سالی وای 53 سالی اینا معاش کی تشکی تونه میرم چوکری خابتی سیغورتا و یاتر میشنه مثلا روجاین اردوغان تو خو بگینه تجربه بيجي چه ولات ندارم ندنگی خودک قبل چه جهه بینه ای والله ذات امنار میتینگاوی اکرام میبیجن چجرا عقلی کردای به و کپارت ناچم پیشیاوی يعني عقل هبه ناچم پیشیاوی هیوی دارم yani salki Türkiye şapı memehiş dayaravi deyne eğer Diyarbakır'da piçek ev hebe gerene elin dayaravi bir deyne هەڵبەت سماهی ئەمێ باوەریاوان کەسان وەرگرن کو دچن پێشوازیە ئەردۆغان و دخوازن کو دەنگێن خوا بدنێ. لێ ڕاخێکی دیژی چاوێ کوردین سووریە لەسەر هەڵبژاترین تورکیەنە نەخاسم ئەنجامên wan هەڵبژاتنان دێ باندۆرێ بکە سەر دۆسەیە سووریە و پاشە ڕۆژە هەرێمین کوردان لە سووریە پامێنێ دەنگی ئەمریکا لە قامشلۆزانە عومەر باوەریا چەند کەسان وەرگرتیە. بریارە گۆد چاردێ گولانê de hilbijartinên Tirkiye li dar kevin. Kurdên Sûriyê bi hişyarî çavereya hilbijartinên parlamento û serokkomariya Tirkiye ne. Ew bawer dikin got hilbijartinên Tirkiye dê bandorê li gelek doseyên girêdayî krîza Sûriyê bike, nexwasin pirsa Kurdan. Encamê hilbijartina got EKBB ser destselerdariyê baweriya me de metirsînek pir mezin li ser deverê me wê hebe û xeterîk pir mezin jî li ser rewşa Kurdî bi giştî wê hebe. Yani ne li Rojavayê Kurdistanê li her çar parçeyê Kurdistanê. Li aliyekî din Kurdên Sûriyê bi gumanên got her du aliyên hilbijartinan li Tirkiye dê bi awayekî pozitîv nêzî doza Kurd li Sûriyê bibin. Ew dibînin got serkeftina opsiyona Tirkiye tê wateya nêzîkbûna bi rejima Sûrî re. Ji her du aliya de rewşa me bi nispetî guhertina koçiyê min bil wê dekê wê mandora wê li ser me negatif wê neerînî. Li gorî şopîneran eger serokkomarê Tirkiyeyê niha Recep Tayyip Erdogan di van hilbijartinan de bi ser keve dê destwerdana wî di Sûriyê de zêdetir bibe û dê ev yek bandorê li ser rewşa Kurdan li Bakur û Rojhilatê Sûriyê bike. Maslahata Kurdî, bercewendiya Kurdî timû daîm di guhartinê de yîdin dirê Tirkiyeyê de. Ev guhartin bi çi şiklî be em nizanin yanî. Ka gelo wê sertir be wê nermtir be lê guhartin ji hala guheyî wê hey wê çêtir be yanî bi rastî. Pejbo wê yani em bêjin nemumkin Erdogan bi rahetî jî teslîm bike
مسألة هالبجارتنية دي وممكن يعني مخالفات جي ممكن تصعيد بك دورد ممكن شارك يعني دو تركيا دي خرابيك تشي وقت شوال السوري تشي وشوال العراق تشي خرابيك تركيا تشي دنا برا سال 2016 و 19 ده تركيا سي اوبراسيون لشکری لناف خاكا سوريا بيك آنينه اوبراسيون مرتالا فراتي دي تباخا ب 2016 ده و اوپراسیون شاغن زیتونه ده آدار 2018 ده و اوپراسیون کانیا آشتیه ده اکتبر 2019 ده تفیگو کردین سوریه جوان هلبجارتنان نگش بینن لهیوی دکنگو باندورک ارینی لسر پرزگریکا کرد چل سوریه چل هندری ترکیه بکه لیویه که اشکره دبیجن هگر سروک ترکیه نها رجب طيب أردوغان بسركبه دي شنصي آشتي نمينن وشر لسوريا جارك دن قرب به زانا عمر دنجي أمريكا قامشلو چند سیاست مدارن ترک دنا فلسطا پارتیا دموکراتا گلاندا HDP دنا کو بکوین هلبجاترین پارلمان ترکیه HDP بخوجی دگل پارتیا کس کاچپ و دلستا ویدا دکوه هلبجاتنان دو روزنا مفانی نافدار جنگیز چاندار و حسن جمال دوی لستی دنا ایوب دمیر بوان را آخفتی و افراپورت شاندیه کدو آزادی دروژن بوریدا همو برندامن خو لانکاری کومکر و داناسین دناوان بربجراندا دو ناوین بالکش درکتن پیش وانا نویسکار و روجموان جنگیز چاندار و حسن جمال بوم هر دو نویسکار جی بهتر لسر پرسکریکا کرد پرتوک نویسینه و دگلک پلاتفورما دا جی ev mesele anine zaman Dnavlista Partiya Çepya Kesta Cengiz Çandar la Amedi Hasan Cemalci İstanbul'u berendam hatiye nişandayın. Cengiz Çandar hem duvarı demokratik buna Türkiye u hem jî duvarı çareserkirina perskreka Kurt'ta radigine ku ev destilati peyviste vere gorandın. Bu seçimlerde değişim olmazsa koca bir bölge اگر ده هلبجارتنین ترکیه ده گوهرتن چه نبه و نه تنه ترکیه لیبل همو هرم تیکه و برمترسیه که مزن لی ام دبینن کو پیوستیا ترکیه به دموکراسی و گوهرتنه هیا و زینا بای گل جی وی که نشاند ده تشتی کو از دبینم گل ایدی دخوازه وی ده صلات هلینه Cengiz Çandar perskreka Kurt li Tirkiye wek bingeha hemû perskrikên Tirkiye pênase dike. Ew di vî warî da jî nêrina xwe wihatîne ziman. Bu Cumhurbaşkanı ve bu parlamento aritmeyle Kürt sorunu... Ev serokomar u aritmatika ve parlamanê pêka nîne ku pirsgirêka Kurd çareser bikin. Rejîma hayî niha dijminatiya Kurdan dike û li ser netewperestiye hatiye damezrandin. Di siyaseta der û herêmê de jî bi êrîşkirina ser Kurdan hatiye damezrandin. Eger pirsgirêka Kurd di Tirkiye meseleya yekemî ne, lê neyê çareserkirin ji xwe pêka nîne demokrasî were Tirkiye. Di destpêka AKP'ye da gelek rewşenbîr û nivîskar piştgirî dabûn Recep Tayyip Erdoğan. Lê dûra gelek kesî li ber kirinên Erdoğan ji vê piştgiriyê dest vekişandin. Ji vana yek kes jî Hasan Cemal bû. Ew ana amace dike ku Erdoğan lazim ku biçe. Türkiye'nin kader seçimi bence. Ev hilbijartina qedera Tirkiye'ye. Türkiye îro bi tevahî di warê siyasî, aborî û demokrasiyê de ruhiyeye û bûye sistemeke pûç. Hûn li kîjan pencerê da temaşe dikin bikin. Hûn dikarin vê rûxandinê bibînin. Li ber vê jî lazim e ku ev sistem were gorandin û di nû de were sazkirin. Hasan Cemal li Tirkiye gelek destilatî dîtiye û li ser vana jî gotar nivîsiye. Ew ana dibêje heke opozisyon dixwaze bi ser bikeve pêwîst dike ku di navbera xwe da yek ahengiyekê çê bike. Bir uzlaşma ruhu parlamentoda, mecliste yaratılmış. Di vê hilbijartinê da heke serkeftin tê xwestin lazim e ku di navbera opozisyonê da lêvkirinek bibe. Di qada siyasetê da reqîbên siyasî dijminên hevdû nînin. Lê di nav 20 salên dawî da bi awayekî dijminatî pêk hatiye. Türkiye êdî ji bo hilbijartinê rojan dihejmêre. Dem jî her ku diçe kêm dibe. İttifaka Ked û Azadiyê jî piştî danasîna berendaman belavî tevahiya Tirkiye bû. Eyüp Demir, Dengê Amerika, Ankara.
شاندەکی سووری بە سەرۆکاتیا وەزیری دەرڤە دۆ چارشەمبی و بە مەبەستا دانوستاندنان سەبارەت پەیوەندیên دوعالی دنێبەرە سووریا و عەرەبستانە سعودیدا گەهشت جەددە یەکەم سەردانە bi vî rengî de ji sala 2012 were. Televizyona Elxeberiye ya Hikûmeta Erebistana Siûdî vîdyo weşandin têda wezîrê derve Feysal El-Miqdad nîşan da li demê ku hevberê wî yê Siûdî Feysal bin Ferhan pêşwazî lêkirî. Medya dewletê li Siûdiya radigehîne ku sengiya civîna wan li ser hewlên gihiştina çareseriyek siyasî bû ji bo krîzên Sûriya û parastina yekgirtina wî welatî, asayîş û ewlehiya wê û alîkariya vegerandina aware û penaberên Sûrî ji bo warên wan û herwesa gihandina alîkariyên mirovanî ji bo deverên ku PTV pê heye di Sûriya da. Komandarê navendiya hêzên Emerîkî dû çarşembeyê di daxuyanek nivîskî da got ku hêzên Emerîkî di erkekê taybetê bi helîkopterekê derengiya roja şemiya borî li Rojhilatê Sûriya kar bi destekê çekdarê Daeş û du alîkarên wî girtin û çi sivîl ber ziyanê neketine. Daxuyaniyê dibêje girtina Hudeyfa li Yemenî û alîkarên wî dê şiyana pîlandanana rêxistiya Daişê û encamdana kiryarên çekdarî ji nav bibe. Di destpêka vê mehê de leşkerî Emerîkî mezna rêberekê Daeş li Sûriya Xalid Ehmed Ciburî kuşt. Ew berpirs bû ji dareştina pîlanên êrişên Daişê li Ewropa û li Tirkiye. Eger we navê Osman Şîban nebihîstiye, ez ê bi du rêzan çîrokawî bêjim çunku me mêvaneke ew ê gelekî zanyariyan bidem me li ser wî. Şîban digel hevalekî xwe Servet Turgut di 11 Êlûna 2020 da li bajarokê Şaxa Wanê ji aliyê leşkerên Tirkiya ve hatibû girtin û desteserkirin û pişt ra bi sê rojan ew li nexweşxaneka herêmê li Wanê hat dîtin. Turgut êşî salî bû piştî bûyerê di sîhî Êlûnê da heman salê giyanê xwe ji dest dabû. Leşkeran ew ji helîkopterê avêtin xwarê. Lê Osman Şîban bi birîndarî bi saxîma û rizgar bû. Niha dadgeha cezayên giran lê Mêrsînê 7 sal û nîv cezayê zîndanê jî bi tawana endametiya rêxistiyeka çekdar danîne ser. Parê zera wî jîn da rûgeş koçek. Dibêje ku bêguman ew ceza ne li gora qanûnî û bi nemayên hiqûqiye û ne cezayek adilane ye. Niha jindexan bi mere ye. Spas jindexan bo demê we hûn dikarin çi li gotinên me zêde kin li ser Osman Şîban? Belê gelek saxbindem baş. Niha xwespêrê me Osman Şîban 7 sal û 6 meh ceza lê hate dayînê. Ev ceza li gorî qanûna Tirkiyeyê ya siyasî nîne. Li gorî hukûqê nîne, li gorî adaletê nîne. Di navereka dosyayê da serê dosyayê heya dawiyê dema ku mirov dişopîne. Li gorî qanûna sizayî ya Tirkiyeyê. Jînde xanim ez hez dikim behsî mesela dadgehê bikim û kanî dadgeh çawa bû. Lêberî wê min dixwast ew tiştî bigotî li ser wî ku rast bû ku ew têgirtin ji aliyê leşker ve û bi helîkopterê berdin xwarê birîndar dibe lê sax dimîne. Rast bû? Niha ez vê bêjim belê îdiayekî wisa hebû lê netinê îdia du nexweşxaneyê di fermî yên dewletê raporê wan da ya yekê nexweşxana herêmî ya Wanê de belgeya wê da dibêje ku piştî ovêtina helîkopterên Osman Şîban û Servet Turgut hatine nexweşxaneya din jî ya Lokman Hekîm bi heman raporên wê da jî dibê ji bilindahiyê ovêtinê hatine nexweşxaneyê weka din jî li wî gundî dema Osman Şîban û Servet Turgut tên girtinê li wir nêzîkî 15-20 gundiyan hene. Li hember çavê van gundiyan ev Osman Şîban Servet Turgut tên girtin, li helîkopterê tên swar kirin û dibin. Piştre jî di raporên her du nexweşxaneya da belê tê kivşkirin ku Osman Şîban û Servet Turgut di helîkopterê de hatin avêtin. Jînde xanim dadgeh dibêje û endamê çi rêxistiya çekdarî bû heta ku wî cezayê zîndanê jî li ser danê li gel hindê jî. Belê niha di dosyayê da
قد دلیلی که وان هر دویان بکه اندامی ریخستنینه د ماده 220 ده شرط و مرجین اندامتیا ریخستنه تین خویا دیار کرنه ده لیبل ام هر دو نه لگوری یک خانه جی نکارم وان بکن اندامین ریخستنه تنه گوتنا یکی هیه یکی سیخور هیه دبی بله من عثمان شیبان ناس کریه از عثمان شیبان ناس دیکم من اودیتیه لیبلی وی گوندی بصادان مروف دچن وی گوندی کوچر دچن یگیان دودرون دچن بصادان مروف دچن ابنای واتهی کو سیخورک دبی از وی ناس دیکم و اندامتیا ریخ استنيدا جزالي بداينه جندا خانم من دخواست از بزانم که ما فحيا جروي قانوني و اون بريارة دادگه جاره کدن بشوپینو داخواز بکن گوهرینا حکمیان به آزاد کرن عثمان يعني حکمی ورث فکرن بله شو همان دمه داد همان ساعته دا مسیری ل دادگه ها ادنیا هرمی دا جبوکو ev سزا به خراب کرن دبیجن ترکی دبین gerekçeli karar de bome be tebliğ kirin pişti ve eme jardım Paris'teki ve çe bikin o em hevi dikin ku li dadgeha edeniya heremi da be xirab kirin eğer kuna hat xirab kirin bir eri kirin ji eme ve demeji serı li yargıtayı bidin o yargıtayı ji eğer ku disa be hukuku be adaleti ki osa ceza be eri kirin eme ve demeji seril dadgeha mafin mirovan ya Avrupa'yı bikin. Ez baver dikim de merceki hukuku da ev ceza be xirab kirin jiboku ev gundinin dijiyana xwe ticaran endamtiya rêxistinekî siyasî jî nekirin. Ne mümkün. Jinda xanim تو پارێزەری ئەڤۆکاتۆی سیاستمەدار بەحسێ هەندێ دیکن و دادگاه لە تورکیا لەژێر باندۆرا سیاسەتی دەنا لێ تو چ دبێژی بۆ نمونە ئەگەر هات و سباهی پشتیوان هەڵبژاتنە ڕەوش هاتگوهارتن ئەردۆگان دەرنەکەت ئاک پارتی دەرنەکەت ئەو سیستەمێ دادگەهەیە بێگوهارتن باش ببە نها شو ev sızaya hati dayine ne lugori kanuniye lugori biryarın siyasi ne ger bu ev siyaset bu göre siyasetteki ku lugori kanunan lugori adaleti violati re ve be muhakkak ya Osman Şibanji ya dozen be hezaran mina Osman Şibanji de ben xarab girin جبوكو بريار نه برياريكي حقوقيه نه برياريكي قانونيه برياريكي سياسيه بله جندا روگاش کوچک پاریزر جه ترکیه بمره براستخوان لسر دوزا کسکی کو به اندامتیا کوملک چقدر هاتیه خطابات کردن دمکی کو او هاتیه گرتونو جه هلیکوپتری هاتیه آویتن جندا خانم قال کی سپاسیاتت کن گلک صاحب سپاس انجام هەڵبژارتنên Tirkiye dê bi çi rengî bandorê bike li ser rewşa Kurdên Sûriyê. Dilbirîn xelo çavdêrî siyasî ji Qamişlo niha rastexwe bi me raya dilbirîn dem baş em spesiyet dikin em nizanim me berî niha raportek hebû baweriyên cuda cuda hebûn li ser mesela هەڵبژارtina ka çawa bandor wê li ser rewşa Sûrî bêkirin. Îca min dixwast ez bizanim tu çi dibêjî ew هەڵبژartin wê bandorê çawa bikin ser روشا هريم الكردان لسوريا اسيفي دارم دنگي ما بقهتا برز بالي دنگي متى اگر در هناني هفكار كاري بكن جبوكو دنگي ما بقها مخابن ديارا كيشيك دنگي هيا ديگال ميواني ما امی وگرن جمعی وانی مو بزن که باندورا هالبجارتنان لسر هریم الکردان هالبجارتنان ترکیه لسر هریم الکردان لسوریا و چابا کو دلبرین خالو دیفیال دیگل ما بان نزان معطانها پیوندی که دلبرین دنگی مته دنباس اگر تا گهداریا و راپورتی بکربا و چاوا هناك خالق لور لجموا باوريا خالي سر هالبرجاتنا ديار كن باوريين جدان وقالك شو عندي بيجن يعني وباندور ديسان دياره
وێنەی دلبرین خەڵۆ اوكي بري اگر دم هبت امي جارك دي فاگر جم برين خلو لنها امي باندورا ناكوكين بارتين سياسي لهريما كردستاني لسر روشا هريمي تشاوبات برقا تايبت لقرو دا وكان دا ولقال هفكار بلين صالح ببيسين بلين فرمو سپاس دەخیل دوولانی سیاسی لە هەرێمی کوردستانی عێراق تەواوی بڕیارە چارەنووس سازەکانیان لە بندەستە بەڵام وەک دەگوترێ نەدەتوانن پێکەوە هەڵبکەن و نەتوانیویشیانە نمونەیەکی تۆکمەی فەرمانڕەوایەتیکردن هەر هیچ نەبێ ببەخشنە گەلی خۆیان ناکۆچیەکان یەکتر تۆماتبارکردن پیلانگێڕان لە دژی یەکتر نەکرد درێژەی هەیە بەڵکو هەروە دێ و قوڵتریش دەبنەوە بە ئەندازەیەکیشە متمانەبوونی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان نەکرد کاڵ بۆتەوە بەڵکو بۆتە بابەتێک لە خانەی لە بیرچوونەوەدا تەپوتۆزی ئەو ڕەوشەی خەڵک لە هەرێمدا بە ناهەموار ناودێری دەکەن دایپۆشیوە. عزیز ڕەوف نووسەر و لێکۆڵەر میوانی ئەم هەفتەیی لەگەڵ ڕووداوەکاندایە کاگازی سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت با دەست بەجێ بش بە پرسیاری یەکەمم ئەم هەموو ناکۆچیە لە پای چی؟ سپاس کاک بەڵێن ئەم هەموو ناکۆکیە لە کوردستانی عێراق لە پای سیراعێک و ململانەیەکی گەورەی نێوان دوو هێزی سیاسی کە مێژۆکەی بۆ شەستەکانی سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە لە باوکانی بە ناوشۆڕ جێڕەوە تاگاتە مناڵەکانیان لە ئێستاە لە کوردستانی عێراق بەژەوەندەکانی نێوان دوو هێزی سیاسیە. باشە کاک عزیز ناکۆچیەکان لە ئێستادا لەم ڕۆدا گەیشتۆتە ئەو ئاستەی کە بگوترێ قۆناغێکە هێندە مەترسیدارە لەوانەیە تەواوی ئەو ئەزمونەی لە هەرێمی کوردستانی عێراقەیە بەرەو هەڵدێرانی ببا؟ ئەزمموی سیاسی لە هەرێمی کوردستان ئەزمونێکی ناشرین بووە بە درێژایی 32 ساڵ ئەوەی کە قۆناغێک لەو قۆناغانی کە ئەم دوو هێزە پێکەوە هەڵیان کردووە نەوت کۆی کردوونەتەوە ئێستا نەوت کۆتایی هاتووە سیراعەکە چۆتە قۆناغێکی ترەوە لە 31 ساڵی ڕابردوودا لە 10 ساڵ ئیدارەی دوو ئیدارەییان کردووە لەو لەحزەیە لە 2007 بەدواوە کە ڕێەکەون تاگاتە 2020 ئەو لە 12 ساڵەیە کە لەسەر بەرژەوەندی نەوت و لەسەر بەرژەوەندی دەسەڵات و لەسەر کۆنتڕۆڵکردنی ئازادی ڕادەبڕین لە کوردستانە ڕێکەون کەون سیراعەکە بەردەم ئەم دوو هێزە کە بە تەسەوری من هێشتا ناگاتەوەی کە توندوتیژی بنیان چونکە ئەم دوو هێزە دەتوانن خۆیان لە ناوچەکانی خۆیان لە نفوزی خۆیان ئازادی کۆنتڕۆڵ بکەن و سەرۆت و سامانی بەڵێ کاک عزیز ناکۆچی گەورە نین هێندەی لەسەر بەش بەڵێ کاک عزیز ئەم هەموو ناکۆچەی نێوان پارتی و یەکێتی ئێستا لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانیشدا و بە تایبەتی لە ناو کابینەی نۆدا ڕنگدانەوەیکی ئێجگار گەورەی هەیە قوبات تاالبانی کە جێگیری مەسول بارزانی سەرۆکوەزیری هەرێمی کوردستانە چەندان مانگان نەچۆتە هیچ کۆبوونەوەیەکەوە دابڕانێک دروست بۆ لە ئێستادا باز لەوە دەکرێت کە شاندێکی حکوومەت دەچن بە فەرمی قسە لەگەڵ قوبات تاالبانی دەکەن تا بگەڕێتەوە بۆ ناو حکوومەت گەڕانەوە یان نەگەڕانەوە چ گۆڕانکاریەک دروستەکە؟ پەیوەندی نێوان خەڵک و حکوومەتی هەرێمەوەی کە ناوی حکوومەتی هەرێمە تەنها موچەیەکی مانگانەی ئەو مۆزەفانە لە بەردەستیانن لەوە زیاتر هیچ پەیوەندیەک بە خەڵکەوە نەماوە ئەم سڵتە سیاسی تۆ لە کوردستانی عێراقی بینی لە سا هەفتای دنجی بەم هێزە سیاسیانە نەداوە و پشتی کردوتە ئەم زۆرە لە سیستەمی حکومڕادی ئەوەی گرنگە ڕێکەوتنیشی هەمەلایەنە لەگەڵ عێراقا بکرێ بۆ ئەوەی ژیانی خەڵک لانی کەم دابین بکرێت. کاک عزیز ببوورە کاک عزیز من پرسیارەکەم سەبارەت بەوە بوو لە ئێستاەوە شاندی حکوومەت هەیە بەنیازە بچێت لەگەڵ قوبات تاالبانیە قسە بکات تا بگەڕێتەوە ناو حکوومەت یعنی چەندان مانگە قوبات لەوێ نەماوە. من پرسیارەکەم ئەوەیە ئەگەر بێت و لایەنی یەکێتی بگەڕێنەوە ناو حکوومەتیان نەگەڕێنەوە گۆڕان لە حکوومەت هەبێیان نەبێ تەنانەت پارتی دیموکراتی کوردستانیش چ گۆڕانکاریەک دروست دەکا ئەمە؟
بەتەسەوری من هیچ گۆڕانێک دروست ناکات و ڕەبوونێکەیە لەسەر نەوت و بەڵێ بەداخەوە پەیوەندیەکەمان لەگەڵ کاگازیزدا لە ڕووی تەکنیکیەوە خراپ بوو. دەگەڕێنەوە بۆ لای دەخیلی شەمۆ درێژەی کورد کۆنەکشن. سپاس باڵێن ینی دیارە مەژی کێشە هەبوو دەگەڵ قامشلۆک و مە میوانێک هەیە دلبرین دەگەڵ مەبوو ji بۆ و هەنێک شرۆڤەکردنا بدەما و باوریاوی ئەم بزانن لەسەر کاریگەریە ئەنجامن هەڵبژاتین تورکیا لەسەر هەرێمی کوردان لە سووریا قادی چابە کەکە دلبرین دەنگێ متێ دەم باش دەنگێ متێ سپاس بۆ تا داخوازە لیبورینی کێشەی تەکنیکی هەنچێ دەبن مە دەخواست ئەم بزان مە باوریە چەند کەسان دی گۆهداری کرد راپۆرتێدا کو راپۆرت باوریان جودانە بەتایبەتی گەلەشوان باوەڕ دکن کو یانجی بهیڤیا هەندێنە کو ئاک پارتی دەرنەکەوە ئەردۆگان دەرنەکەوەش بۆ ڕەوشە هەرێمین کوردان باش بە تچیت بێژی بله دام باش دارکدن براستی هلبجارتن ترکیه گرینگن بو کرد سوریه تایبت برگو ترکیه او قاسی جیرانه کی دجبرش بو کرد سوریه نه جیرانه کی گو آلیگری یا ام بجن جیرانه کی بخیر و خوشی کرد سوریه دیه ام دزانه سال 2016 حتی روز ایرو Türkiye se operasyon dijî herêmên Bakurojlatê Sûriyê taybet em bijin herêmên Kurdî wek Efrîn Serêkaniyê bi 100,000 Kurdên Sûriyê jê derbider bûne û îro em dibînin bê çip serê wan herêma tê lewra Kurdên Sûriyê çaverê me got AKP û desthilatdariya Tirkiyeyê niha bi ser nekeve bihêvîne got مخالفتا گوره او ام بیجن قلجدار اوغلو وک آلاتی خویا کرن گو او بربجیره که او بسر کفید دبه گو هنه گوهرتین به هندر سیاستا ترکیه ده جبو دربی ترکیه جبو سوریه تایبت پیش کفه هنه که دنگ چکان و دنگ شر که باش که دلبرین دنگ آرامی پیش کفه که دلبرین يعني تبيجي بدرنكتنا أردوغان أو روش تمامتي ورقواتن يعني بالرانجي كديا سبسياري بكم ولا أن سياسيين كردان قد بيواندي كريا بهفبندين دي اتفاقين دين سياسي بونمونة بحثي كمال خلجدار أغلو دكي أجر دركت جبوكو أو رجب ورقواتن Yani daxiyaniye Kemal Kılıçdaroğlu daxiyaniye rayedarên muhalefeta destadariya Türkiye daxiyaniye wana ew hinekî nermtirin ji daxiyaniye dijberiye Erdogan go ew her dem bi gefan bi operasyona bi şer yani weke îro li aliya Enayîsayê êrişe bû li ser hin gundewara û li ser hin deverna brastî yani di demekê wisa di qunarekê de got Erdogan حوجتی آشتیه گوخابی ده خیانی کرن کاره به هلبجارتنه بیده دست که پیوسته هن گاوان باویشه تایبت جبو کردن سوریه گو کاره به هن پیمانا هن لحواتن آبی که هن کی دنگی چکان و دنگی شر در خلی حتی رو جا ایرو وقت خیا کرن اف گاوایان هاتی آویتن هلبت يعني هر دوال بله بله كاكي البرين مثلا برسا اولكاريه حجتا اردوغان واك بارتي بو هندا سالاكو وان اوبراسيون تشكداري دي سوريا دي كو ده هرم الكردان ديكا يعني مثلا اولكاريه واولهيه تركيا نابا خما هر كسكي دي ورد صلاتي كلجدار اغلو بيان هر كسكي دي با بتعيبتي مثلا تيروري ومثلا اولكاريه هلبت يعني هر دو آليين إيرو رو السر البشارتنا وقت بيجي بشبركة دكين بكي جالي بسر كه هر دو آلي جيش بو كردا بده صالة تو قابل فيش نخستنا يعني شو كسي جو بآلية نتو فرستية وبآلية أول فرستية وكا رجيما أردوغان وكا رجيما بري أردوغانجي يعني تو قابل بو فرسكريكا كردي شو لندري تركيا چل دربی ترکیه پیش نخستنه لورا هر دو عالی از ندو باوریه دمه و گو کاربن تشتکی بو مثلا آشتی پیش کن لی او هیوی هنه گو
عالی مخالفت اردوغان کاری به هند گاوا باویجه الگوری روشا گوتی خویا کرن وک دستفیکه که گاو نو به آویتن روشا کنو جبو سوریه هم جبو ترکیه وره باشه وا کردین سوریه چه بجاری دی هنه اگر هاتو اردوغان جاره کدی سرکتو درکد ده هل بجاتن عنده هل بتشخو اردوغان یکسر او اپراسیون هینا دبالاوی ده یک اپراسیون که پیک بینه دوگو گاوین هزن امبیژن کوالسیون او امریکای جالی خود ام اپراسیون هینا که سینوردار کربه لی تیخویا کرن گو هگر اردوغان سرکبت و هل بجارتن آده دوگو آوائه که تونتر دستوردانی ده هندره سوریه دوگه تایبت دهرمین کردی ده بالي بريز دلبرين خلو تشافديري سياسي جي قامشتو بمربو قال كي سباس ام ببين الهرجاتن ويتشابن ام ديسان دي مدني وهاب ام 20% ديسان بحسبكن قال كي سباس كده دلبرين لمانگی رمضان خواستی کی زور لسر گوشت هيا بلام نرخی گوشتی سورو پلورو ماسیش لبزارەکانی هەرێمی کوردستانی عێراقدا بەرز بووتەوە. پامێری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر هۆکارەکەی دەگەڕێنتەوە بۆ گواستنەوەی گۆشت لە بازارەکانی هەرێمی کوردستان بۆ باشووری عێراق. گۆشت فرۆشیەکە و نیگەرانە لە گرانبوونی نرخی گۆشت بە وپێی کڕیاری کەم بووتەوە. نرخی گۆشت لە بازارەکانی عێراق و هەرێم تەواو بەرز بووتەوە. نرخی کیلۆیە گۆشت لە 14,000 دینارەوە بەرز بۆتەوە بۆ 20,000 و 22,000 دینار. نەختپارەی ئەدا لەمێەوە ئەیوا بۆ بەغا لەوێ ئەیفرۆشێەوە لە هەموو شوێنەوە لێ ئەوەن هەتا عەرەبی ژوێسایە ئەوان کورد بە ئێمە نایدا لە بۆ ئێمە وەرمە وەژبێ 50 سەر 20 سەری لێ ئەوەم ئەو هەر پەنجاگەیەوە کێشەی نییە ئیتر هەرچەنێ بێیوە ئیتر ڕێگریان لێکرێ ئێستا باش بووە تۆزێ بازار دابەزیە ئەو دابەزینە نییە وڵی تاوەتی گۆشت دەزان بەڵام تا جەژنی ئینشەڵا هیوادارم بێتە 15 بەرزبوونەوەی نرخی گۆشت کڕیارانی نیگەران کردووە بە وپێی مانگی ڕەمەزانە و خواستی زیاتری لەسەرە. ڕۆژ بە ڕۆژ شت گرانە بێ لەم شارە و لە وڵاتە بە تایبەتی گۆشت داواکەین هەرزان بکرێ و بەڕاستی فەقیر پێی ناکە ڕێبەرە و جەژنە ڕۆین خەڵکیش پێویستی بە گۆشە. ئەو بازرگانانەی کار لە فرۆشتنی مەڕووماڵات دەکەن هۆکاری بەرزبوونەوەی نرخی گۆشت و گرانبوونی ئاژەڵ بۆ ئەوە دەگێڕنەوە ئاژەڵ لە هەرێمەوە بۆ خواروی عێراق دەبرێت. هۆکارەکەی ئەم وشکە ساڵی ساڵان ڕابردوو ئەم 2 ساڵی ڕابردوو وشکە ساڵێکی زۆر ڕووی کرد لە وڵاتە لە وڵاتانی چوار دراوسێشمان تەبعاً بەعام حیوان ڕوو لەکەم بوونەوە بوو مەسەرەن خەڵکی وا بوو خاوەنی 200 سەر حیوان و ئیسا 100 سەریەڵاتەوە بۆنێ ئەو ئیتر حیوان کەم بووە سەری بەرزەوێتەوە ئەو هۆکارەکەیەتی. لەگەڵ بەرزبوونەوەی نرخی گۆشتی سووردا هەرچەندە نرخی مریشکیش بەرز بۆتەوە بەڵام خواستی زۆری لەسرە بەهۆی گرانی نرخی گۆشتی ئاژەڵەوە. بوونەوە گۆشتی سوور سەری ڕوو لە بەرزوم بووە تا ئیسا زیاتر هەڵ ڕووی کردە لە مریش خواردن و هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی نرخی گۆشتی سوور و پەلەوەر نرخی گۆشتی ماسیش لە بازارەکانی هەرێم ڕووی لە بەرزبوونەوە کردووە. ماسی بە ڕێژەیە گران بۆ چونکە لە ئێستادا زۆر کەمە بۆتەوە بۆهۆی مەمنوعبوونی ماسی ڕووبار و زیەکانەوە وەتەک بەحرەکانە بۆ ئێستا هاوردەکردنیش ڕێژەیەکی کەم بۆتەوە چونکە لە وڵاتانی دراوسێ شەشتانە کەمە بۆتەوە بەڵام بە تایبەتی بەرەو خواروی عێراق ڕوا بەرەو بەغا و ناوچەکانی باشوور ئەڕوا بۆیە یەکجاری بە ڕێژەیەکی زۆر ساری بەرزەوەتەوە. هەرچەندە حکوومەتی عێراق لە ڕێگەی بواردان بە هاوردەکردنی ئاژەڵ لە دەرەوەی وڵات و کۆنتڕۆڵکردنی بازار هەوڵی هەرزانکردنی گۆشت دەدات بەڵام هەوڵەکانی سەرکەوتوو نەبووە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا گەرمیان. چەند ئەندامی پەرلەمانی عێراق ئاماژە بەوە دەکەن کە دۆخی ئێستای پەیوەندیەکان نێوان یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستاندا کاریگەری ڕاستەوخۆ لەسەر چەندین پرۆژە یاسای گرنگ هەیە کە لە بەغدا و لە پەرلەمانی عێراقدا دەنگیان لەسەر دەدرێ. فەرحان هەورەمان پەیامەری دەنگی ئەمریکا لە هەڵەبجە ئەم راپۆرتەی ناردووە. ڕووداوی هێرشەکەی سەر فڕۆکەخانەی سلێمانی گژیەکانی نێوان یەکێتی و پارتی تونتر کردووەتەوە
دۆخی ئێستای نێوان هەردوو حیزب لە هەرێم کاریگەری ڕاستەوخۆی کردووەتە سەر پەیوەندیەکانیان لە بەغدا لە وێژلێکی ترازاندون. ئەندامێکی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی دەڵێ لە زۆربەی بابەتەکاندا لە پەرلەمانی عێراق هاوڕای یەکترینین و لەبەرەوەی پارتی بە حیزبیانە بیر دەکاتەوە. پەیوەندیەکەی وەیە ڕنگدانەوەی پەیوەندی عامەکەی لەسەرەوەی کە بینیمانە، ینی لە زۆر بابەتە لە بابەتی تعدیلی قانونی انتخابیە بە هەمان شێوە وتومانە پەیوەندیەکان خراپ بۆ لەسەرەوەی ئەمە پێمان وایە کە زۆرینەی پارێزگایەک کە ئەمە لەگەڵ دیموکراسیەت ئاسڵ ناگوجێ زۆرینەی پارێزگایەک کە دەنگدەرەکەی نەتوانێت پارێزگاری خۆیان گۆڕانکاری لە هەیئەی ئیداری ئەوەیە بکات ئەمە چ منطقی و چ دیموکراسیەکە، بەڵام سەرەکی برادران بە هەمان شێوە سەوتیان بۆ ئەویاوە بۆی پارێزگارەکەی لە یەکێتی نەبێ. هەموو ئەمانەیە کەوای کردو پەیوەندیەکانمان خراپ بێ. لە بەرامبەردا پارتی دیموکراتی کوردستان هۆکاری پەیوەندیەکانیان لەگەڵ یەکێتی بۆ دۆخی ئێستای ناوخۆی حیزبەکە دەگەڕێنەوە و دەڵێن پێویستە ئەو بابەتانی کە بۆ هەرێم دەبنە مای کێشە و سەرێشە سنووری بۆ دابنرێت. حقیقەتێکەیە دوژمنان و نەحەزانی ئێمە بە دوای خاڵێکەوەن هەموو کاتێک کە بیکەنە منبعێکیان بیکەنە منفەسێک بۆ ئەوەی کە کێشە لە هەرێمەکەمانە دروستکەن. ڕەنگە ئەمەش پەیوەندی بەوە هەبێ کە هەندێک جم و جۆڵ و هەندێک شت لایەنی هەرێمی پێی ناخۆش بنجە هەر لایەنێک بێ ئەو کاردانەوەی لێ بکەوێتەوە. ئێمە لە هەمان کاتە دەکرێت لە هەرێمی کوردستان لەم ناوچێ مڕعاتی زۆر شت بکرێەوەی کە بۆ هەرێمەکە دەبێتە مای سەرێشە و مای کێشە ئەمانە بە سنوورێکەوە بکرێ بە ئاسێکەوە بکرێت کە زیان بە بەرژەوەندەکانی ناوچەکە نەگەێنێ بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان نەگەێنێ. ئەندامێکی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری دەڵێ یەکێتی و پارتی ئێستا لە حکوومەتی هەرێمیش پێکەوە نەماون شەڕێکی هەواڵگری و ئیقلیمی کە بەشێک لە وڵاتان تیدا بەشدارن لە نێوانیاندا هەیە کاریگەری ڕاستەوخۆشی لەسەر تێپەڕاندنی چەندین پرۆژە یاسای گرنگ لە بەغدا هەیە. لە خراپترین دۆخایە پەیوەندیان شەڕێکی خراپی هەواڵگری کە دەستی وڵاتانی ئیقلیمیشی تێدایە کەوتۆتە نێوان پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی دەستگا حکومیەکان و ئەمنیەکان بەرامبەر بە یەک بەکاردێنن بە دڵنیاییەوە هەموو ئەمانە لەم کاتە هەستیارەی کە هەرێم لەگەڵ بەغدا ڕێکەوتنی هەیە یاسای بودجە لە پێشە بە پارێزگابوونی هەڵەبجە هەیە کاریگەری خۆی هەیە بەشی خۆی. لە ماوەی ڕابردوودا چەند هەوڵێک هەبوون بۆ لێک نزیکبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام پەیوەندیەکانی یەکێتی و پارتی لە دوای هێرشەکەی سەر فڕۆکەخانی سلێمانیەوە تونتر بوون و ئێستا هەردوو لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندنەوە پەیامەکانیان بۆ یەکتری دەگۆڕنەوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. Divan çend deqeyanda em ê bêhnvedانekî bikin bi dîtina hindek dîmenên ciwan û em ê dîmenên balkêş yên gundê nav sadîbêjnê di girava parosaya Yunanistanê de nîşawa bidin. Gundê ku xwe ji bo werzê geştyarî amade dike û hîvî xelkê wê ji hîvî dikin werzek bi xêr û bêr be piştî sê salên peta korona par ji maragerîdeyan zêde bibû lê xelk li vê girava li ser deryaya Êce li Yunanistanê bi hîviya ji marên pêtiriyên gerîdeyên seranserî cîhanê. Helbet gundekî ciwana gundek piçûka li ser deryayê cihê gerîdeyana û xelk li seranserî cihanê jî seredana wê dike jiyana xelkê jî li ser wan gerîdeyaya ku çend biçin mixabin du salên borî kêm bibû niha bi hîviya hindê ne ku xelk zêde herin wê gerîdê wê giravê. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. هەفتەیەک مایە ji bo cejna serê sala êzdiyan ku bi çarşema sor tê binavkirin lê demeke xelek amadekariyan dikin û bi taybet jî kirîna cil û bergên keltûriyên şêwazên kevin. Kawa Umer Peyamberê dengê Amerîka li deşta Mosulê dibêje piştî êrîşa Daeş li ser Şingalê xortên êzdiyan bi tir hez dikin wan cinên kevnar û keltûrî bikin berxwe. ئامادەکاری بۆ جەژنا چارشەمبا سۆر و سەرساڵا ئێزدیانە دەهێتە kirin.
لجهن درينا جلو برگن رسن ازديان داخازيكا برجاف لسرهيو تايبد جلن كچو جنان ويش كم رابينا جل بدري أمش خرج شغلين ونها شاغد شاشما آني ثانية أزينو جل كيس بيدرون شيد برش خالي رب لا لشرا مستعمر SPF ما هكي ما يكمل لون ندروه هم سبينا خلقي دي همو شان دولتا هم كاتين تينا بعمد كرن جلن رسن ازديان هر دوركي جداهيا خواهيو هر وسا هر تمنكي رنگكي تايبت هيو روجان ججن دا کچ خوب جلو برگن رنگا و رنگتین کو رامانا ورز بهاری یو دان عمر خوب جلن سپیدکن کو روجا طوافه و آشتیه ام تدعوی برنامه کرد کنکشن ها تا دیگه هنیک روجا اکشمی هر شاد و بختور بنو خدا حافظ